تایبەتمەندی جیاواز لە نێو پاکەرەوەکانیاندا هەیە. بۆ نمونە لەسەر بەرهەمەکانیان نووسینی تایبەت بە نابینایان هەیە و نووسینی سەر پاکەرەوەکانیان بە زمانی کوردیە. من پێتان دەڵێم ئەمڕۆ ئەو بەرهەمە پاکەرەوە هی کام کۆمپانیایە؟ کۆمپانیای هامسا کە تایبەتە بە پەرپێدانی بەرهەمی خۆماڵی لەسەر پرۆژەیەکی جیاواز یەکێک لە پرۆژە استراتیژیەکانمان بەرهەمهێنانی پاکەرەوەی شلی دەرەجە بەرزە. لە کارگەی فێرز دایمە پاکەرەوەی شل بەرهەم دێنین بەچەند بابەتێکی جیاواز کە لە ئێستادا 28 ئایتممان لەسەر ڕەفە هەیە. بەرهەمەکانمان هەناردە دەکرێن بۆ دەرەوەی وڵات، بۆ ئەڵمانیا، بۆ دانیمارک، بۆ بەریتانیا کە خاوەنی بڕوانامەی جیسێرتی ئایسێرتی یونایتد یونیڤەرساڵ لە ئایزۆی 9001 و یۆرۆفینسی فەڕەنسیمان هەیە لەژێر ڕێنمایی تاقیەکانی یۆرۆفینسی فەڕەنسی بەرهەمەکانمان بەرهەم دەهێنرێن و دەخرێنە بازارەوە. لە هەموو ئایتمەکانماندا لە هەموو بەرهەمەکانماندا بەڕەچاوگرتنی باری تەندروستی هەموو بەکارهێنەرەکانمان ماوادی زۆر تەندروستمان بەکارهێناوە. بۆ نمونە ئێمە گلیسرین کە بەیسی کۆزمەتیک و جوانکاریە لە زایدا بەکارمان هێناوە، لە سابوونی شلدا بەکارمان هێناوە. هەموو ئایتمەکانمان بۆ نمونە بۆنەکانمان بۆنی دیڤۆدانی فەڕەنسیە کە ئیسێنشال ئۆیڵن، هەر خودی بۆنەکانمان شێدارکەرەوە و نەرمکەرەوەی زۆر کوالیتی بەرزن و جیاکەرەوەیکی زۆر تایبەتمان لە بەرهەمەکانی دیکەدا حسابکردن بۆ نابینایان کە چینێکی سەرەکی کۆمەڵگان کە هیچ براندێک تەسەوور ناکەمە و وردەکاری هەبێت لە ئایتمەکانیدا. ئێمە هەموو ئایتمەکانمان بە نووسینی نابینایان لەسەرمان نووسیوە و کامل بەکارهێنان ئینسترەکشن بە زمانی کوردی لەسەر لێبڵەکانمان نووسراوە. و خودی فێرسیش لە هەمبانەبۆرینە و لە فەرەنگی خاڵدا وجودی بەواتانە ترس دێت. ناوەکەشمان ناوێکی کوردیە.